سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ باش بێت وەکەوەی هاوکارانیشم ئاماژەتان پێکرد ئەمڕۆ ئێمە لە زانکۆی سلێمانی لە هۆڵی کۆنفرانسی کۆلێژی زانستین لە کەمپینۆی زانکۆی سلێمانی دیارە بەجێی خۆشحاڵیەوە بۆ یەکەمین جار یەکەمین وەرکشۆپی پاراستن لە ڕابردوو و بەردەوامی لە داهاتوو کە ئەمە دروشمی ئەم وەرکشۆپێک کە بۆ یەکەم جارە ساز ئەکرێت لە کۆلێژی زانست لە هۆڵی کۆنفرانسی کۆلێژی زانست دیارە بە جێ خۆشحاڵیەوە ئەم کۆلێژە هەستاون بە ئەنجامدانی ئەم وەرکشۆپە بەبزانی ناوڕۆکی ئەم وەرکشۆپە باز لە چیەکات کە ڕۆژە جیهانیەکەش ڕێکخراوی یۆنسکۆ دیاری کردو ڕۆژی جیهانی جیۆدایڤەرسیتی بەبزانین مەبەست و ئامانج لەم ڕۆژە جیهانیە چیەکە مەبەستەکەی ئەوەیە هەمەجۆری جیۆلۆجی چی ئەگرێتەوە ئەو بابەتانی کە تاوتوی لەسەر ئەکرێت لە ناوڕۆکی ئەم وەرکشۆپەیە باز لە چی ئەکەن تا چەندە کاریگەری زەوی و کاریگەری ژینگە ڕنگدانەوەیکی باشی ئەبێت بۆ ئەوەی کە ئێمە زیاتر کار بکەین لە ناوڕۆکیەوەی کە باز لە پاراستن لە ڕابردوو و بەردەوامی لە داهاتوو خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ ئەمە بەسا ئەچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازل لاوە کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی وەرکشۆپ لەگەڵمانە بێت دکتۆریان بەخێربێ سەر چاسڵاو لێبێت تۆم کاتت باش بێ هەربالەوە دەست پێ بکەین مەبەستمان لە چێ لە ڕۆژی جیهانی جیۆدایڤەرسیتی بەڵێ مەبەستمان ئەوەیە ئاشنابوونی خەڵقی وڵاتەکەمان بە هەمە چەشنی و فرە چەشنەی و جیۆلۆجی لە کوردستانە کە ئەم ڕۆژە دیاری کراوە وەکو ڕۆژێکی جیهانی لەلایەن ڕێکخراوی یۆنسکۆوە کە تایبەتە بە گرنگیدان بە هەمەجۆری جیۆلۆجی هەر ناوچەیەک لە ڕووی جیۆلۆجی و جیاوازی هەیە شایانی باسە کوردستان یەکێکە لە هەرە دەوڵەمەندەکان لە فرەچەشنەی جیۆلۆجی یا هەمەجۆری جیۆلۆجی لە سەرەتای بوونەوەرەوە لەسەر گۆی زەوی تا ئێستا هەموو بوونەوەرەکان بە شوەی فۆسڵز دەبینین بە شوەی بەردبوو لە مێژووی جیۆلۆجی کوردستانە دەبیرێ هەموو جۆرە بەردەکان لەسەر گۆی زەوی زۆربەی زۆریان لە کوردستانە هەن هەموو سەرچاوە سروشتیەکان ئاو نەوت کانزا زۆربەی زۆریان لە کوردستانە هەن هەموو جۆرە جوانیەک لە سروشتە لە شاخە لە دۆڵە لە شیوە لە ڕووبارە لە ئەشکەوتە لە ناوچە جوانی لە تافگەدا لەمانە هەمووی لە کوردستانە بەدی ئەکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا گرنگی شیاوی پێ نەدراوە لە ڕێگای ئەم وەرکشۆپەوە دەمانەوێ زانکۆ ببەستینەوە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و دەستگا نافەرمیەکان و دەستگا جیهانیەکان وەکو یونسکۆ بە ناساندنی و گرنگیدان و بایەخدان بە هەمە چەشنەی جیۆلۆجی لە کوردستانە کە یەکێکە لە دەرگاکانی ئامادەکردن بۆ ئەوەی ببین بە خاڵێک لەسەر نەخشەی جیهانی لە ڕووی گەشتی گوزارەوە لە ڕووی هەمە چەشنەی جیۆلۆجیەوە بەڵێ دکتۆر ئەوەی ناوەڕۆکی ئەو پانێڵانی کە ئێوە تاوتوی یاخود گفتوگۆی لەسەرەکەن ئەو بابەتی کە بەڕێستان هەڵتان بژاردووە باز لە چی ئەکات تا چەندە پەیوەستە بەوەی کە ئێمە ئەڵێن پاراستن لە ڕابردوو بەردەوامی لە داهاتوو بەڵێ سیمینارەکان نۆ سیمینارە لەلایەن مامۆستانی زانکۆی سلێمانی پێشکەشێکرێەوە زانکۆی پۆلۆتکنیک و دەستگای ڕووپێوی لە عێراقا ئەم سیمینارانە مەبەست لەوەیە کە هەمە چەشنەی جیۆلۆجی ئەبێتە هۆی هەمە چەشنەی بوونەوەر هەمە چەشنەی خاک کەواتە هەمە چەشنەی ژیان یعنی بەردەوامبوونی ژیان یعنی دروستبوونی خۆراک یعنی پەیوەستە هەمە چەشنەی جیۆلۆجی بە هەمە چەشنەی بوونەوەرەکان لە سۆر گۆی زەوی هەمە چەشنەی ژینگە گۆڕانکاریەکان کاریگەریەکان هەمویان لێرە بەدی ئەکرێ بۆیە خاڵی سەرەکیە بوومانەوەی مرۆڤ لەسەر زەوی کە ئەم هەمە چەشنێ بپارێزێ و زیادەڕەوی لەسەر نەکا و گرنگیدان بە ئینەرژی تازە بە سۆرسی تازە بۆ ئەو وزانەی کە مرۆڤ بەکارێنێ و کەمکردنەوەی ئەو وزانەی کە زەرمەندن بە مرۆڤ و بایەخدان بە ژینگە و پاراستنی ژینگە و پاراستنی ئەم سروشتەی کە هەمانە لە هەموو ڕوویەکەوە
دکتۆر دوا پرسیار ئەەکەم تا چەندە ناوەندە ئەکادمیەکان ڕۆڵێکی بەرچاو ئەبینێت کە هەم خوێنکاران یاخود ئەو خوێنکارانی کە لە بۆ ماستەر و دکتۆرا ئەخوێنن تا چەندە گرنگە لەم وەرکشۆپانەیە ئامادە بن کە ئەم وەرکشۆپە بۆ یەکەم جارە کراوە لە زانکۆی سلێمانی و ئەنجام درراوە بۆی لەم و دووە کار بکەن لە ناوچە گەشتیاریەکانی کوردستانە کە ئێمە خاوەنی وەکوی بەڕێزیشت ئاماژەت پێکرد خاوەنی چەندین شوێنی گەشتیارین و هەم دکتۆرە بەڕێزەکانیش بتوانن ئەو لینکیان هەبێت لەگەڵ خوێنکارانە کە بتوانن زیاتر جیۆپۆلۆتیکی کوردستان بە هەندوار بگرن. بەڵێ خۆشببختانە لە زانکۆی سلێمانی زانکۆی دایک ئەو بابەتە زۆر گرنگی پێدراوە و ئێستا بەشەکانی ژینگە لە زانکۆ کراوەتەوە و باەخ زۆر دراوە بە پرۆژەی تازە کە خوێنکاران بەشدار بن تەنانەت خوێنکارانی بەکەلیۆریۆس لە پرۆژەی کۆکردنەوەی پاشەڕۆکانیان و بەکاریانانی ئەو پاشۆڕانە بۆ ریسایکلینگ ئەمە پرۆژەیەکی گەورەیە لە زانکۆی سلێمانیا خەریکە و هیوادارین هەموو مامۆستایان و فەرمانبەران و خوێنکاران و ئەوانەی لە قۆناغی بەکەلیۆرۆسن یا ماستەر و دکتۆرا پرۆژەی گەورەی لەسەر کراوە و تەنانەت داهێنان کراوە لەو بوارە پرۆفیسۆرێکی زانامان هەیە لە کۆلێجی ئەندازیاری بابەتی تازەی دۆزیوەتۆ لە ڕێگای هەڵکۆڵینی بیری نەوت و ئەم بابەتانە بابەتی تازە لە بەشی جیۆلۆژی و لە بەشەکانی ترا بایەخی زۆری پێدراوە ئیشی زۆر باش کراوە لە بەشەکانی کۆلێجی زانست کیمیا و بایۆلۆژی و جیۆلۆژی بەڕاستی ساڵانە پشکی شێر لە توێژینەوەی زانستی بەڵام ئەمانەوێ ئێستا مەسجی ئێمە بۆ دام و دەستگاکانی حکوومەتە کە سوود لەم پەیوەندێ بگرین لەم توێژینەوانە بگرین بۆ پراکتیک و بۆ چارەسەری کێشەکانی ناوخۆمان ئەو دائیرانە کێشەیەکیان هەیە لەگەڵ زانکۆوە بیکەین بە توێژینەوەی زانستی و چارەسەری گونجاو لە ڕێگای ئەو توێژینانە بگەینە بەردەست. سپاس بەڕێزی سپاس بەڕێزەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دەستەکانە خۆش بێت پرۆفیسۆر دکتۆر فازل لاوە کا بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی یەکەمین وەرکشۆپی تایبەت بە پاراستن لە ڕابردوو بەردەوامی لە داهاتوو کە ئاماژەمان پێکرد لە کۆلێژی زانست لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی ئەم وەرکشۆپە ئەنجام دراوە لە قسەکانی دکتۆر فازلیشەوە گوێبیستی ئەوە بووین کە هەمووان و هەم لایەنە پەیوەندیدارەکان دام و دەستگا حکوومیەکان لینکێکی بەردەوامیان هەبێت لەگەڵ سەواوی ناوەندە ئەکادمیەکانە تا بتوانن پرۆژەی زیاتر توێژینەوەی زیاتر لەم بابەتە زیاتر بخەنەڕۆ جایساگەر دکتۆر ساڵح نەجیب دەرفەتی هەبێت بێتە لای ئێمە لێدوانێکی بەڕێزیان لێ وەرەگرین بابزانین پەیامی ئەوان چییە لەسەر ئەنجامدان و ڕێخستنی ئەم وەرکشۆپە گرنگی و تایبەتمەندیەکەی لە زاری ئەوانەوە چی ئەگەێنێت بە خۆشحاڵیەوە لەگەڵمانابێت دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت بەخێربەی سەرچاو بە هەر لەوە دەست پێ بکەین بایەخ و مەبەست و ئامانجی ئەم وەرکشۆپە لە لای بەڕێستان چی ئەگەێنێت؟ طبعی ئێمە با ئەو جیاکاریە بکەین بابەتێک هەیە ناوی زیندە هەمەجۆریە زیندە هەمەجۆری یعنی تەورەیەکە UN لە ساڵی یعنی با بڵێن 1922 بایەخی یاوە کە ڕۆژی 22 پێنجی دیاری کردووە بۆ بایەختان بە جۆراوجۆرەتی ژیان ئەم بابەتە جۆراوجۆرەتی ژیان گرنگی هەبوو و بە تایبەتی بۆ ئەو نەوانەی کێن کە تابزان ژیانە جۆرەکان کە لەسەر ساری زەوی بوونیان هەیە چین و گرنگیان چییە بە دوایە لە ساڵی 1993 بۆ یەکەم جار با بڵێن UN یونسکۆ یعنی چەمکی جیۆدایڤەرسیتی یعنی با بڵێن کە پێوتێ جیۆ جۆراوجۆرەتی یا جۆ هەمەچەشنی یعنی هاتە سەر وێدیانکتیان ئێمە ناکرێت تەنها گرنگی بین بە پێکاتە یعنی زیندوەکان لە سیستمێکی ژینگە بەڵکو ئەبێ پێکاتە نازیندوەکانیش یعنی چونکە ئەمە ئەم تەورە باس لە پێکاتە نازیندوەکانەکە ئەبێ بێتە جێگەی بایەخمان لە 93 ناویان هێنا لە 2021 یعنی یونسکۆ باوەڕی پێهێنا لە 22 ئاهەنگی پێگێڕا لە 23 شەکرای خورایەوە کە جیۆدایڤەرسیتی فۆر ئۆڵز بەو دروشمە ناوێننا و ئێستا یعنی کاتی گواستنەوەیەتی یعنی ئەم ڕێوڕسمە هەڵبەتە یعنی کاتێک کە ئێمە باس لە جیۆدایڤەرسیتی ئەکەین یعنی جۆجۆرەتی من چەندەها چەمکم پێشنیار کردووە کە بە زمانی کوردی بوونی هەبێت لەوانە جیۆجۆرەتی جۆ هەمەچەشنی فرەچەشنی ئەمانە جۆراوجۆرەتی هەڵکەوتەی جیۆلۆجی
جۆرا و جۆرەتی هەڵکەوتەی جیۆلۆژی ئەمانە یعنی پێویستە چکە ئێمە ئەمڕۆ بایەخدان بە ژینگە و بە بناماکانی لە قۆناغی باخچەی ساوایانەوە دەست پێکات. یعنی خۆم ماوەیەک پێش دەسات چەند تەورێکم نووسی بۆ ئەوە کەواتە ئەبێ بە زمانی کوردیش یعنی ئەم جیۆدایڤرسیتێ بکرێت بە زمانی کوردی. گرنگی بێگومان ئەگەر ئێمە بە دوای گرنگەکانی ئەمانە بچین یعنی هێندە گرنگی زۆرە کە لە ئەژمار نایەت گرنگەکانی یەکێ لەو گرنگیانە مەسەلە تۆ ئەتوانی لە ڕێگەی ئەو فۆسلانە ئەو متەحەجراتانەی کە هەتا پێشبینی بکەیت بۆی کە پرۆسەکانی ڕابردوو یعنی ئەوەی کە ئندۆجینیکە یا ئەکسۆجینیکە کە کاری کردووە لەوەی کە ئەو متەحەجرە دروست بووە و ئێستا بۆ بە میرات بۆ ئەمنەوەیە یعنی چی بەسەر هاتووە چۆن ئێمە ئەم میراتەی کە بۆمان ماوە پاراستنی لێکەین ئەمە خاڵێکی گرنگە. ینی یەکێک لە گرنگیەکانی ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە چۆن میراتی جیۆلۆجیمان ئەوەی کە لەسەر ڕووی زەوی هەیە و پێکهاتەی نازیندووە بەش فۆرمی جیاوازە ئێتر لەسەر ڕووی زەوی تر بە هەڵکەوتەی یعنی خاک بێت یا بەردەکان بێ یا تۆپۆغرافی بێ ئەمانە هەمووی بێتە جێگەی باەخمان و پلانێک دانرێت وەکوی کە پێشنیار کراوە یعنی یەکێک لە تەوەرەکان ئێمە لە هەرێمی کوردستان هەچی ئەو ناوچانەی کە ناوچەی جیۆلۆجی یا جۆرا و جۆرەتی جیۆلۆجی دەرکەوتون یعنی بەدواچوونی بۆ بکرێت تۆمارکردنی بۆ بکرێت دوایە بە دوای ئەو زەمنە جیۆلۆجیانە بڕۆی کە تۆ ینی با بڵێن ئەم هەڵکەوتەی دروست کردووەم هەڵکەوتە جیۆلۆجیە اینجا ئەمە ینی با بڵێن ڕابردوود بە ئێستا بۆ ئەبەستێتەوە ڕابردوود بە ئێستا بۆ ئەبەستێتەوە لەگەڵ ئەوەی کە ئەم بابەتە باەخێکی زۆری هەیە و کاتێکردنێکی گەورەی لەسەر ژیانی هەیە لە ڕووی مەسەلە ژینگەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریەوە ئەمانە هەموو خزمەتەکە بە تایبەتی با بڵێن بۆ ڕەهەندی تۆریزم بۆ ڕەهەندی تۆریزم کە یەکێک لە ئامانجەکانی جیۆدایڤرسیتی ئێمە چەند یعنی با بڵێن هەڵکەوتەی جوانمان هەیە کە بۆ ینی هین شیاو بێ بۆ سەردانکەران بۆ گەشتیاران و ئێستا ئەمڕۆ لە جیهانە دێراسەیە کراوە دە شوێنی جیهانیان پۆلێن کردووە ڕەنگیان ناوەتێل ڕقەمێکەوە بۆ ڕقەم دە کە ئەم شوێنانە جێگەی ئەوەن کە خەڵکی جیهان ڕووی تێ بکات کە خەڵکی ڕووی جیهان ڕووی تێ کرد یعنی ئەمە بە داهاتێکی گەورە بۆ واقع بۆ وڵاتە یعنی لە تەواوی وڵاتەکانی جیهان دەیان پۆلێن کردووە کە جوانترین و دەرکەوتوترین هەڵکەوتەی جیۆلۆجین کە ئەمڕۆ بوونیان هەیە بە درێژایی سەردەمە جیۆلۆجیەکان پاراستنیان لە خۆیان کردووە بۆ کارتێکردنیان کردووە و ئێمە ئەتوانین لەمانەوە ینی تەنەبووکەی بەوەی کە گۆڕانی کەش و هەوا پێشتر چۆن بۆ و ئێستا چۆن ئەبێەوە داهاتوو چۆن ئەبێت لە ڕێگەی زانیانانی بکەن لێرەوە دەستمانەکەوێت و هەروەها زانیاریمان دەستەکەوێت کە ئایا چۆن ینی با بڵێن جیۆسیستمەکان کاتێک کە پرۆژەیەکەین لە وڵاتەکان لە جێگەکان چۆن ینی کاتێک دەم پێکەکەین یا هەر شتێکی پەیوەست بە جیۆلۆجیەکەین چۆن زانیاریە جیۆلۆجیەکان معلوماتە جیۆلۆجیەکان ئیستیسمارەکەین تاوەکو بەکاریان بێنین لە خزمەتی ئەو تەوەرە. سپاس سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیبیش کە بەڕێزیان هەندێک ڕوونکردنەوەی زۆر گرنگیانیان لەسەر تەواوی وەرکشۆپەکە بێگومان لە وتەکانی هەردوو میوانەکەمەوە ئاماژە بەوە کرا پاراستنی تەواوی جیۆلۆجی کوردستان یا خۆت هەڵکەوتی جیۆلۆجی کوردستان لەوەی کە بۆ نمونە لە ڕابردووە چۆن ئێمە خاوەنی چەندەها شوێنی دیار بووین ناوچەی گەشتیاری بووین کە لە ڕووی هەڵکەوتی جیۆلۆجیەوە کاریگەریکی زۆر باشی هەبووە بتوانین زیاتر پارێزگاری لێ بکەین و بۆ ئێستای کوردستانیش ناوەندە ئەکادیمیەکان دام و دەستگا حکومیەکان پێکەوە هەماهەنگ بن بۆ ئەوەی زیاتر وەکۆی میوانەکەشم ئاماژەی پێکرد لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی هەڵکەوتی ژینگەیەوە لە ڕووی بێزکردنی ژێرخانی ئابووری و ناوچە گەشتیاریەکانەوە زیاتر هەڵکەوتی جیۆلۆجی کوردستان کاری جدی لەسەر بکرێت و زیاتر هەماهەنگی بکرێت بۆ بەرەو پێشچوونی ڕوتی گەشت و گوزار و لایەنی گەشتیاری لە هەرێمی کوردستانە. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمە.